نزیکەی مانگێک بەسەر ڕاگەیاندنی پرۆژەی سیستەمی بە ئەلکترۆنیکردنی موچە لە هەرێمی کوردستان تێپەڕ دەبێت. بارپرسانی حکوومەتیش دەڵێن تا ئێستا پرۆسەکە سەرکەوتوو بووە و بەباشی بەڕێوە دەچێت. ئێستا پرۆژەکە لە بواری جێبەجێکردندایە و ڕۆژانە موچەخۆران سەردانی بنکەکانی تۆمارکردن دەکەن و ناوی خۆیان تۆمار دەکەن. بەپێی ئامارێکی حکوومەت تەنیا لە ماوەی یەک ڕۆژدا 13500 کەس لە هەرێم ناویان تۆمار کردووە. بۆی دوو ڕاتب نەمینێ سێ ڕاتب نەمینێ هەم بە ناوی حیزب هەم بە ناوی حکوومەت هەم بە ناوی هەیە لە شەریکاتە ڕاتبی هەیە بندیواری هەیە ئەو بندیوارانە نەمینێ بەڵکو هەوڵاتیش هەندێک دڵی مرتاح دەبێ گلەی و گازاندەشمان نامینێ دووبارە. ئەو فۆرمێکە لێما وەردەگرن لە مەسلەی ئەوەی مەسلەی مەعاشی بزانین چەند موچەی وەردەگری چەند موچەت هەیە ئەو وایە ئێجارەوەش پێمان باشە ئەگەر مەسەلە موچە دوو موچە باش نییە کابرۆی ئەو موچانێ هەیە ڕەشبیتەوە باشە. دوای ئەوەی ڕۆژی دەیمانجی ڕابردوو بۆ یەکەم جار حکوومەتی هەرێم پرۆژەی سیستەمی بە ئەلکترۆنیکردنی موچەی ڕاگەیاند و وەک یەکەم هەنگاویش بۆ دەستپێکردنی پرۆژەکە نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی و بەشێک لە وەزیرەکان و کارمەندانی ئەنجومەنی وەزیران ناوی خۆیان تۆمار کرد. هەرچەندە لە سەرەتای ئەم مانگەشەوە مرگەکانی دەنگدانکراونەتەوە بەڵام بە فەرمی پرۆژەکە لە پازدەی ئەم مانگەوە لە پارێزگاکانی هەرێم دەستی پێکردووە کە بەپێی ئاماری حکوومەت تا ئێستا نزیکەی 100,000 کەس ناوی خۆیان تۆمار کردووە. مە پرۆژەیەکی استراتیجی نیشتیمانیە. ئەم پرۆژە ئەبێ بە بەشێک لە ژێرخانی ئیداری حکوومەتی هەرێمی کوردستان هەبوونی ئەم ژمارەی موچەخۆر کە لەمە دوا لە ڕێگەم ژمارەوە ناسرێتەوە زانی ئەم موچەخۆرە چەند موچەی تری هەیە زانی هەموو یعنی هەتا معاملاتی ڕسمی و مامەڵانی لەگەڵ حکوومەتاییکا لە ڕێگەی ئەو ژمارەیەوە. بەڕێوبەری جێبەجێکاری پرۆژەی تۆماری بایۆمەتری باسی ئەوەش دەکات ئەگەر پرۆسەکە بەم شێوەی ئێستا بڕوات و هیچ کێشەیەکی تەکنیکی ڕوونەدات تا ئەو ماوەیە کە بۆیان دیاری کراوە تەواو دەبێت کە پازدەی شوباتی ساڵی داهاتووە کە بڕیارە لە ماوەی 3 مانگدا و 1,400,000 موچەخۆر ناوی خۆیان تۆمار بکەن. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.